یەکێتر لەوانەی کە گوناهە بچووکەکە بە گەورە ئەکا بریتێ لە چی ئەوەی بە بچووک سەیری گوناهی بچووک بە بچووک سەیری گوناهی بچووکە ئەمە خاڵی دووهەمە ئینسانی موسڵمان نایە بە بچووک سەیری گوناهەکان کە ئەوە گوناهەکە ئەوە دوانە ئەوە سیانە بە بچووک کورە قەیچیەکە نەزەرێک چییە هیچ نییە قەیچیەکە مەسەلەن با بڵێن درۆیەکی بچووک هیچ نییە بۆ نمونە ئەوە هیچ نییە ئەوە بە بچووکی سەیری گوناهەکانی کرد ئەوە ئیتر گوناهە بچووکە بچووکەکەی لێ گەورە ئەبێ چونکە بە بچووک سەیری فەرمانێکی خوای کردووە بە بچووک سەیری شتێکی کردو کە خوا نەهی لێ کردووە ئەفەرمێ فإن الذنب كلما استعظمه العبد صغر عند الله تعالى گوناهەکان چەندێک عەبد بە گەورە سەیری کرد لای خوا ئەوەندە بچووک ئەبێتەوە چەندێک وای زانی کێوێکی گەورەی کردو لە گوناهەکان بچووک ئەبێتەوە لای ڕەب العالەمین و هەر کاتێکی بە بچووکی سەیری کرد لای خوا گەورە ئەبێ ئەم گوناهی ئەمە قاعیدەیە ئەفەرمێ چونکە ئەگەر ئینسان بە گەورەی زانی گوناهێک وردە وردە لە دڵی دەرئەچێ هەڵەکەن ئەگەر بە سووک سەیری کرد گوێ ناداتێ ئولفەتی پێوە ئەگرێ